ئێمە پەنابەری ڕۆژهەڵاتمان هەیە، پەنابەری باکوورمان هەیە و پەنابەری تری زیازیاشمان هەیە کە لێرن بەتابەتی فڵەستینیەکان خەڵکی تر هەیە کە لێرە دەژین لە هەرێمی کوردستان. بەگشتی هەرێمی کوردستان بە پێی ژمارەی دانیشتوانی ژمارەیەکی گەورە ڕێژەیەکی گەورە کە نزیکەی 9 ملیۆن هاوڵاتی لە کۆن و لە تازە ژمارەی پەنابەران ئەوەی بەڕسمی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆ و لە دەستگا پەیوەندیدارەکان 219,468 پەنابەر هەیە کەمانە دابش بوون لەسەر شارەکانی هەرێمی کوردستان. لە شاری هەولدهۆک دەست پێ بکەین 22,985 خێزان کە ژمارەیان 21,024 تاکە کەسە. هەولێر 38,469 خێزان کە 109,149 تاکە کەسەوە. سلەیمانی 10,487 خێزان کە 29,295 پەنابەری لێیە. دوایین راپۆرتی 2016 ئێستا 65 ملیۆن و 600 هزار پەنابەرمان هەیە لە هەموو جیهانە. 51% لەمانە لە وڵاتەکانی عەرەبی و ئەوانەی کە پەنابەرن 54% لەمانە مناڵن و زیاتر لە 100 هزار لەو مناڵانە بێباوک و دایکن، یعنی کەسیان نییە بە جیا چوینەوە. ئەمانە چارەنووسی ئەم مناڵانە لە هەموو شت مەترسیداترە. ساڵی 2015 4 ملیۆن و نیو تقریبا 4 ملیۆن و 450 هزار کەس بەس لە عێراق پەنایان بردو بۆ وڵاتانی وەکو ئاوارە. لەمانە 9 ملیۆن لەوان پەنابەرە لە وڵاتەکانی ئۆڕۆپی و وڵاتەکانی تر.